بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 26 خەمڵاندنی سەرجەم. بابەتی خەمڵاندنی سەرجەم. یەکێک لە باخچەکانی ئاژەڵان لە ئەمریکا 2 ئاژەڵی دەریایی لەخۆ دەگرێت. یەکەمیان 91 کیلۆگرام خواردن لە ڕۆژێک دەخوا، ئەوەی دووەمیان 88 کیلۆگرام لە ڕۆژێک دەخوات. هەردوو ئاژەڵە کە پێکەوە نزیکەی چەند کیلۆگرام لە ڕۆژێک دەخۆن. ئەو وشانە گرنگن هەتا بتوانم بزانم ئایا ئەمن چ کردارێک ئەنجام بدەم. ئایا کۆکردنەوەیە، لێدەرکردنە. ئەو وشانە بۆ وێنە پێکەوە هەردوو ئاژەڵ بەیەکەوە. وشەکی گرنگە کەواتە ئەمن بیر دەکەمەوە دەبی بچم ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە، سەرجەمەکەی ببینمەوە. بۆ ئەوەی وەڵامی نزیککراوە بدۆزیتەوە دەست بکە بە خەمڵاندن. کاتە 88 چ لێ دەکەم؟ نزیکی دەکەمەوە لۆ نزیکترین 10 دەیکەمە 91 نزیک دەکەمەوە نزیکترین 10 ئەویش دەبیتە 90. ئەوجا ئێستا هەردووچی 90 سەرجەمەکە نزیکەی 180 کیلۆگرام خواردن دەخۆن ئەو هەردوو ئاژەڵە لە باخچەی ئاژەڵان. هەردوو ئاژەڵەکە پێکەوە 180 کیلۆگرام لە ڕۆژێکدا خواردن دەخۆن. چەند نمونەیەک لێرە ئەو ژمارەم هەیە 174 لە کاتی نزیککردنەوە لۆ نزیکترین 100 یەکسانە بە 200. ئەویش یەکسانە بە 100. لە کاتی کۆکردنەوە ئەنجامەکە نزیکەی 300. واتە نانووسم یەکسانە بە، چونکە بە تەواوی یەکسانە بە نییە، بە نزیکەی 300. ژمارەش کەم هەیە 780 کە نزیکی دەکەمەوە لۆ نزیکترین 100. نزیککردنەوە لۆ نزیکترین 100 هەمیشە ئەمن دەبی سفرم هەبی لە خانەی یەکان و خانەی دەیان. کەواتە 780 نێزیکترە لە 800، 435 نێزیکە لە 400. پاشان کۆیان دەکەمەوە، ئەنجامەکەی دەکاتە نزیکەی 1200. نزیککردەوە بۆ نزیکترین 1000 هەمیشە دەبی 3 سفرم هەبی، خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان. 3260 نزیکترە لە 3000 و 2755 ئەویش نزیکترە لە 3000. ئەنجامەکە سەرجەمەکە یەکسانە بە نزیکەی 6000. کێشی ئامر 28 کیلۆگرامە و کێشی نەوزاد 34 کیلۆگرامە. ئایا کێشەکەیان پێکەوە چەندە؟ کەواتە ئەمن لێرە دیسان وشەی پێکەوە چەندە؟ واتە ژمارەکان کۆ بکەوە. کۆیان دەکەمەوە 28 کۆ 34. بەڵام لێرە نەنووسرایە بخەمڵێنە، ئەمن ناخەمڵێنم، نزیک ناکەمەوە، یەکسەر کۆ دەکەمەوە. خانەی یەکان 8 و 4 یەکسانە بە 12. دووەکەی لێرە دەنووسم، یەکەکەی لێرە دەنووسم لە خانەی دەیان. 1 کۆ 2 خانەی دەیان کۆ 3 یەکسانە بە 6، چونکە 3 یەکسانە بە 6 کردیا 62 کیلۆگرام بەیەکەوە. بەڵام ئەگەر لۆ خۆم بمەوێ بخەمڵێنم هەتا بزانم ڕاستم کردەیان نا، 28 دەکەمە 34 دەکەمە 30 هەردووک بەیەکەوە یەکسانە بە نزیکەی 60. ئەمنیش 62 لۆ دەرچووە
کەواتە گونجاوە وەڵامەکەم شیاوە. بگەڕێەوە بۆ خەمڵاندن لەو کاتێکەوە پێویستت بە وەڵامێکی ورد نییە. ئەگەر پێویستت بە وەڵامی ورد نەبوو، واتە ئەگەر نەتەوێت 100% بزانی سەرجەمەکە چەندە، تەنیا دەتەوێت بزانی نزیکەی چەندە. لێرە دەمەوێت باسی ئەو شانە بکەم کە گرنگن بیان ناسیەوە لە پرسیار هەتا ئەوەی بزانی ئایا کۆ بکەیەوە یان چ بکەی. وشەکان چنە بۆ وێنە وشەی ئایا پێکەوە بۆ وێنە چەند کیلۆمەتر ڕۆیشتن یان چەند پارەی خەرج کردووە هەمووی بەسەر یەک، یان سەرجەمی ژمارەکان چەندە، یان بە هەردووکیان کردیە چەند، یان بە هەرسێکیان کردیە چەند، یان بە یەکەوە بوو بە چەند. ئەو شانە ئەو ڕستانە هەمویان گرنگن هەتا بزانم چ کردارێک بەکاردەینم لە کاتی ئەژمێرکردن. لاپەڕە 27 ساغ بکەوە. ڕوونی بکەوە بۆچی کارگێڕی باخچەی ئاژەڵان وەڵامە نزیکراوەکەی پێپەسەندە بۆ پێداویستیەکانی ئاژەڵان. چونکە ئەوەی ڕاستی بی ئاژەڵان ڕاستە ڕۆژانە دەزانن چەند کیلۆ خواردنیان دەوێ، بەڵام هەندێک جار ئاژەڵەکە وەکو ڕۆژەکەی پێشتر خواردن ناخوا، ڕەنگە تۆزێک کەمتر بخوا، ڕەنگە تۆزێک زیاتر بخوا، ڕەنگە ڕۆژێک نەخۆش بی، کەواتە هەموو ڕۆژ وەکو یەک نییە خواردنەکەی 100% بە کیلۆغرام وەکو یەک نییە، تۆزێک جیاوازیەک هەیە، لەبەر هەندێ وەڵامی نزیکراوە پەسەندە. سەرجەم بخەمڵێنە بەم نزیککردنەوەی کە پێت گونجاوە. پرسیاری 2 ئەمن 2 ژمارەم هەیە، هەردووچیان 2 ڕەنووسیە، کەواتە ئەمن لە کاتی نزیککردنەوە ژمارەکان خانەی دەیان نزیک دەکەمەوە. 67 نزیکە لە 7، 19 نزیکە لە 20. سەرجەمەکەیان یەکسانە بە نزیکەی 90. نزیکەی 90. نزیکەی 90. پرسیاری 3 ژمارەکانم 3 ڕەنووسیە، نزیکیان دەکەمەوە لۆ نزیکترین 100، کەواتە خانەی یەکان و دەیان دەبی 0 بی. 410 نزیکە لە 400. 890 نزیکە لە 900. سەرجەمەکەیان یەکسانە بە نزیکەی 0.013 1300. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. سەرجەم بخەمڵێنە بەم نزیککردنەوەی کە پێت گونجاوە. پرسیاری 4 12 نزیکی دەکەمەوە لۆ 10. 23 نزیکی دەکەمەوە لۆ 20. بەیەکەوە یەکسانە بە نزیکەی 30 کۆیان دەکەمەوە. 24 نزیکە لە 20. 78 نزیکە لە 80 کۆیان دەکەمەوە نزیکەی 100. لێرە نزیک دەکەمەوە نزیکترین 100. 518 نزیکە لە 500. 305 نزیکە لە 300. بەیەکەوە کۆیان دەکەمەوە 800 نزیکەی 800. پرسیاری 7 206 نزیکە لە 200. 668 نزیکە لە 700 کۆیان دەکەمەوە 900 بە نزیکەی. 2610 نزیکە لە 3000 نزیکی دەکەمەوە نزیکترین 1000، واتە ئەو سیانە هەموو دەبی ببنە 0. 3397 نزیکە لە 3000
کۆیان دەکەمەوە 6,000 بە نزیکەی. 7,800 نزیکە لە 8,000. 1,620 نزیکە لە 2,000. بەڵام ڕاستە 1,620 نزیکە لە 2,000 و 7,800 نزیکە لە 8,000. بەڵام ئەو نزیکردنەوە ئەو خەمڵاندنە زۆر نزیک نییە لە وەڵامە ڕاستەکە، چونکە هەردووچیانم زۆر کرد. باشتر وایە هەموو جار یەکەچیان زۆر کەم یەکەچیان کەمەوە. ئەمن لێرە باشترین ئەوەیە 1,650 ئەوەی ڕاستی بی 1,620 نزیک کەمەلۆ 1,500. ئەو جا نزیکردنەوەکە خەمڵاندنەکە ئاسانتر دەبی، یەکسانە بە 9,500 نەک بیکەمە 10,000. ئەوە گونجاوترە. پرسیاری ژمارە 10. دەرئەنجام هەڵۆ 21 گێزەری لە ناو سەبەتەیەکی خۆراکی کەروێشکەکان دانا. ژمارە گێزەرەکان لە 3 سەبەتە نزیکەی چەندە؟ ئەو شەیە گرنگە نزیکەی چەندە؟ 100% نایەنەوێ نزیکەی چەندە؟ ئەمن دەبی لێرە بزانم چ دەکەم. هەڵۆ 21 گێزەری دانا لە ناو 3 سەبەتە. 3 دانا سەبەتە. ئەوها واتە 21 لە سەبەتەی یەکەم، 21 لە سەبەتەی دووەم، 21ش لە سەبەتەی سێم. ئایا بەیەکەوە سەرجەمەکەی دەکاتە چەند؟ بە نزیکەی. کەواتە ئەمن 21 دەخەمڵێنم دەیکەمە 20، ئەوەش 20، ئەوەش 20. 3 بیستەکان کۆ دەکەمەوە 20 کۆ 20 کۆ 20 بە هەر سێکیان یەکسانن بە 60 گێزەر بە نزیکەی. بە نزیکەی 100% پێویستم پێ نییە، تەنیا بە نزیکەی یەکسانە بە نزیکەی 600. چونکە ئەمن 20 و 20 و 20 کۆ دەکەمەوە، 21 کۆ ناکەمەوە، 20 کۆ دەکەمەوە. ژمارەی نووسراوەکانی خشتەکە بەکاربینە. خشتەکەم هەیە، ژمارەی لە ناوە. ئەو ژمارانە بەکاردەینم لۆ وەڵامی پرسیاری 11 هەتا 13. 2 ژمارە هەڵبژێرە کە سەرجەمیان دەکاتە نزیکەی 7. نزیکەی 7. سەرجەمەکەی دەکاتە نزیکەی 7. نەک 7 تەواو. ئەمن دەچم 2 ژمارەی هەڵدەبژێرم کە سەرجەمیان دەکاتە نزیکەی 7. بۆ وێنە 51 لەگەڵ 23. 23 واتە 20. 51 واتە 50 لە کاتی نزیککردنەوە دەکا نزیکەی 7. 2 ژمارەی دیم بۆ وێنە 17 و 51 دیسان 17 و 51. 17 دەکا نزیکەی 20، 51 نزیکەی 50 دیسان دەکاتە نزیکەی 7. کاتە زۆر باشە. کۆیان دەکەمەوە بە نزیکەی. ئەوە تەواو بوو. پرسیاری 12. ئەگەرە من 2 ژمارەی بینم هەڵیان بژێرم کە سەرجەمیان بکاتە نزیکەی 500، کامەی هەڵدەبژێرم؟ 289 نزیکی دەکەمەوە یەکسانە بە نزیکەی 300. کۆی دەکەمەوە لەگەڵ 231 کە نزیکی دەکەمەوە یەکسانە بە نزیکەی 200. لە کاتی کۆکردنەوە سەرجەمیان یەکسانە بە نزیکەی 500. ئەوە وەڵامی پرسیارەکە تەواو بوو. پرسیاری 13. زاناوتی سەرجەمی هەموو ئەو ژمارانەی سەر لیستەکە داکاتە 150 بە نزیکەی. ئایا ڕاستە یان هەڵەیە؟ بێگومان هەڵەیە، هەڵەکی گەورەیە، چونکە زانا دەبوایە تەمەشای هەموو ژمارەکان بکە کە زۆرن. یەک لەوانە گەورەترین ژمارەیان بۆ وێنە 4,700
890 هەر بە تەنیا. یەکێک لەوان 3000، ئەوی دیکە 2800. کاتە هیچ کات سەرجەمەکە ناکاتە 150 کە زۆر ژمارەی گچکەیە، کاتە هەڵەیە، بەڵکو سەرجەمەکەیان دەکاتە بۆ وێنە ئەگەرە من 4800 بکەمەوە نزیکەی 5000، 3470 بکەمە نزیکەی 3000، 289 بکەمە نزیکەی بۆ وێنە 300، 231 بکەمە نزیکەی 200. ژمارەکانی دیش هەر لێگەڕێم باسییان نەکەم، بە نزیکەی دەکات چەند هەر ئەوانە کۆ بکەمەوە 0.0538 بە نزیکەی ڕەنگە بکاتە 9000 یان 8500، تۆزێک زیاتر لە 8500 بە نزیکەی 8500 بەلایکە، کەواتە ناتوانین ئەوە هەڵەیە، کەواتە بە نزیکەی دەکەویتە سەر ئەوەی ئایا دەتەوێ ئەنجامەکەت سەرجەمەکەت چەند لە ڕاستی نزیک بی. هەڵبژاردن لە هەمە جۆر، کام لەم خەمڵاندنانە کە پێی هەڵدەستیت، کام لەم خەمڵاندنەکان پێی هەڵدەستیت بۆ خەمڵاندنی سەرجەمی ئەو دوو ژمارەیە. ئەگەرە من ئەو دوو ژمارەی نزیک کەمەوە 452 ڕەنگە بکەمە 500 و 678 ڕەنگە بکەمە 700، بەڵام ئەو سەرجەمە زۆر نزیک نییە لە ڕاستی، چونکە ئەمن هەردوو ژمارەکەم گەورە کرد. باشترین شت وایە ئەمن 452 بکەمە 400، 678 بکەمە 700، ئەوە باشترین خەمڵاندنە بەڕای من، کاتە ئەو خەمڵاندنە بەڕای من باشترین خەمڵاندنە نێزیکە لە سەرجەمە ڕاستەکە. ئەوانی دیش ڕاستن، ئەو خەمڵاندنە بۆ وێنە ڕاستە، بەڵام نێزیک نییە، زۆر گونجاو نییە زۆر. ئەو خەمڵاندنە زۆر هەڵەیە، چونکە هەردوو ژمارەکە زۆر کچکە کراوە، و ئەو خەمڵاندنەش هەز دەکەم هەڵەیە، چونکە 600ەکە زۆر کەم کراوە، بەڵام ئەو خەمڵاندنە هەتا ڕادەک باشە، ئەو خەمڵاندنە باشترینیانە 400 و 700. ئەوە تەواو بووم لە لاپەڕا 27ش، دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.